هەر سەرۆک زانکۆیەک بە ئێوەی وتی بێت هەر سەرۆک زانکۆیەک بە ئێوەی وتی بێت ئەمە دەسەڵاتی وەزیرە و وەزیر کردوێتی ئەوە بۆم با بەنووسراوە و بۆم بنووسێەوە ئێوە ئیمیدیاین تکایە داواتان لێ یەکەم بڕۆن بەنووسراوە لە سەرۆکی زانکۆکەوە بۆم بێن من نامی بچم ناو تەفاسیلی کۆبوونەوەکان المەجالیس الئامانات من ئەو مەجلیسانە ئەماناتن بەڵام وەختی بزانم بەرپرسیارە وەختی بزان خەڵک دیماگۆجێتەکە خەڵک چاوە شەکارێکەوە لە مەسئولیەتی خۆی ڕاکە بە قوربان و ساقە پێم وتون 3 مانگ بەدەیتە نەتیجە دەربچێ پێم وتون من قبوڵم نییە و کفر و غەدرە نەوتونەوە لە سەجادە بکەوێت تۆ تبۆری نەگرێ خوشک و برایانی بەڕێزم ورن هاوکارمان بن ئەی بە خەڵک بەرپرسیارەتی ڕابکات ئەما من ناڵم کە کارەساتی گەورە ڕوودا هیچ کارەساتێک ڕوونێداوە تەوەقوعاتی جامیعەکان بە گوێرەی و ئیمکانەتی لە بەردەستیانە بووە و تویانە ئەمساڵ بەم کەمێنەتێک کە هەمانە بە لابۆرەکانمان بە ستافەکانمان بە هۆڵەکانمان ئەتوانین ئەمەندە جێ بکەینەوە ئەمەش حەقیقەتی تێدا هەیە بەڵام ئەمە ئەو پڕی کۆتایی ڕێگاکە نییە دەمانتوانی و دەتوانین چۆن ئێستا دوایین پرێس کۆنفرانسە دەتوانین چاکی بکەین بەگوێ ئێمەیان بکەدا پێش پرێس کۆنفرانسەکە چاکم دەکرد بەڵام بەگوێیان نەکردین لەگەڵ ئەوەی هەندێکشیان متعاتف بوون و من ڕێزی زۆر بێپایانم بۆیان هەیە بەڵام یەکدوانێکیان بیستمە لەولا قساکەن گویانەوێ ئەو باڵەکە بخەنە ئەستۆ ئێمە لێ ڕێگەی ئێرەوە ئاگاداریانەکەمەوە بەردەوام بن لەسەر چاوە شەکاریانە دایانتەم بە محکەمە بەردەوام بن لەسەر ئەو درۆکردنی خەڵکە درۆکردن لە خەڵک ئەو پەڕی دارزانی ئەخلاقیە ئیتیهامان نەکەن بەوەی کە دەستکاری کواڵەتیەکەین و دەستکاری چیمان کرد مادامی ئەوە من ئیتیهامەکەن بەوەی کە کواڵەتی تێکەدەم فەرمون لە 10 ساڵ و 15 ساڵ و 20 ساڵ و 25 ساڵی ڕابردووە ئەو ئیسحاق نیوتونانەی ئێوە ئینتاژتان کردوون پێمانی بناسیێنن تۆماس فریدمانەکان کامانن زانکۆکانی کوردستان دروستیان کردو و ئێستا من ئەمێ 2 تەڵەبە زیاتر وەربگیرێ ئەوانەی دروست نابنەوە ئەو ئەنشتاینانە کامانن زانکۆکانی هەرێمی کوردستان و ئێوە ئینتاژتان کردو لە 20 ساڵی ڕابردووە و ئەمڕۆ ئێوە لە ڕێگەی ئەوەی منەوێ مناڵی هەرێ خەڵکی کوردستان نەکەونە سەرجادە ئێوە ئەتانوێ من ئیتیهام بکەن تەدەخولەکەم ڕاستەوخۆ پلانیش زیاد دەکەم پرۆسەکەش خەمە سەر ڕاستەڕێگەی خۆی هەموو خوێندکارانی کوردستانیش دڵنیاکەم کەسیان لەسەر جادە نامێننەوە هەموو ئەوانەی کە دەرەجەکانیان هاوشێوەکانیان لەکوێ وەرگیراوە ئەم وەرنەگیراوە لە ڕێگەی پرۆسەی زانکۆلاین بەو پەڕی عەدالەت و شەفافیەت و ڕاستگۆییەوە جێبەجێ دەکەین بەڵام ڕەنگە گرفتەکە بخایەنێت